سڵاوتان لێ بێت وەم کاتتان باش بێت هەمیشە شاری سلێمانی شاری شاران لە هەنگاو و پرۆژە نوێیەکانی هەموو کات بەردەوامی هەیە و بەردەوامیشی ئەبێت بۆیە لە هەنگاوێکی دیکەدا هەردوو براندی بەناوبانگی جیانی هاردس و KFC کە سەر بە کۆمپانیای بەناوبانگی جیانی ئەمریکانە لە شاری سلێمانی کرایەوە بێگومان هەردوو براندی KFC و هاردس دوو براندی خواردنی خێران بۆیە ئەو کەسانی کە خوازیاری یاخود دڵخوازی ئەوەن ئەم خواردنە بەتامە چێش بکەن ئەتوانن سەردانی ماچریمۆڵی شاری سلێمانی بکەن لە بەشێکی دیاری ئەم مۆڵە تایبەتە کراوەتەوە پێشوازەیەکی گەرم لە میوانان و گەشتیاران و ئەو کەسانە ئەکات بە چین و تەمەنە جیاوازەکانەوە کە بێن ئەم خواردنە بە چێژە تاقی بکەنەوە و چێژی لێ ببینن. خاتوشاناس ئامر بەڕێستان و بەڕێوبەری گەشت و گوزاری سلێمانی بێگومان شاری سلێمانی هەمیشە دەرگای واڵایە بۆ زۆرێک لە کۆمپانیا گەورەکانی جیان بە خۆشحاڵیەوە بۆ ئەم جارش هەردوو براندی هاردس و KFC لە شاری سلێمانی کراوەتەوە ئەمە لە ڕووی گەشت و گوزار و ژێرخانی ئابووری وڵاتەوە تا چەندە گرنگە؟ سڵاوتان لێبێ ئێمە ئەمڕۆ زۆر دڵخۆشین بەکردنەوەی ئەم دوو لەقە جیهانیە لە شاری سلێمانی. ئەم لەقانە سەر بە کۆمپانیای ئەمریکانان کە کۆمپانیایەکی زۆر گەورەیە لەسەر ئاستی جیهان و ناوبانێکی زۆر باشی هەیە و لە هەر شوێنێک بوو ئەوە دەرەخە و ناسنامەیەک بەو شارەیە کە ئەمن و ئەمانی تیا و سەقامگیرە ئەو شوێنە. بۆیە ئێمە دڵخۆشین بەکردنەوەی ئەم لەقانە لە سلێمانی لەبەرەوەی کە ئەبێتە ناسنامەیەک بۆ شاری سلێمانی جارێکی تر بێژگە لە ئەوەی کە خزمەتگوزاریەکە بۆ گەشت و گوزار بەڵکو خزمەتگوزاریەکە بۆ زۆر سەکتەریکە بە تەکید ئێمە دڵخۆشین وەکو گەشت و گوزار ژمارەی مۆڵەتەکانمان هی گەشتیاری زیای کرد و کە زیاشی کردووە بە یەکێک لە براندە جیهانیەکانی دنیا کە زۆر دڵخۆشی بە یەکێک لە براندە ئەمریکیەکان کە براندێکی زۆر بەناوبانە و هەموو ئاستێک زۆر چاوەڕێیە کرد چه ئاستی مناڵ چ گەورە چ گەنج چ گەورە هەمویان چاوەڕێ ئەم براندانە کرد کە بێتە سلێمانی لەبەرەوەی زۆر دڵخۆشین بەهێنانی ئەم براندانە بۆ شاری سلێمانی. ئەمە بێگومان لە ڕووی ئەوەی کە هەلی کار زیاتر ئەکات و لەمان کاتە هاتنی گەشتیارێکی باشیش بۆ شاری سلێمانی هێندەی تر جۆش و خۆشی پێبەخشێ. بە تەکید سەرنجی گەشتیاران زۆر ڕائەکێشێ چونکە خەڵکانێک بە تایبەت بۆ ئەم براندانە ئەگەڕن. هەلی کار زیاکە بێجگەلەوەی کە هەلی کاریش زیاکە هەلی کاری کە دروستەکە لەبەرەوەی کە خاوەن کارەکان ناوخۆیەکانی کە لە شاری سلێمانیا ئیشەکەن چاو لەم براندانە ئەکەن و ئاست و ئیشکردنیان باشتر ئەکەن بێجگە لەوانەی گەنجەکانمان کە بۆ بیرۆکە ئەگەڕێن بۆی ببن بە خاوەن کار ئەم بیرۆکانە ئەم چیرۆکە سەرکەوتوانە زۆر ئیستیفادەی لێ ئەکەن کە لە دوا ڕۆژە ئەوانیش بۆ شێوەیە ئیشکەن و لەسەر ئاستێکی بەرز ئیشکەن. بێگومان یەکێکی تر لەو میوانانی کە ئەمڕۆ لێرە ئامادەیە کاکە کار محەممەد کا بەڕێزیان بەڕێوبەری گشتی ماچریمۆڵی شاری سلێمانی کاگە کارسلااو لێبێت هەربا لەو دەست پێ بکەم سپاس دەکەم کردنەوەی براندێک وەها لە نێو یەکێک لە مۆڵەکانی شاری سلێمانیە تا چەندە جێی بایەخ و تایبەتمەندە. بێگومان لەبەرەوەی زۆرترین گەشتیار و سەردانکە ڕوو لە مۆڵەکان دەکەن بێگومان کاریگەریەکی زۆری هەیە لە هاتنی گەشتیاران و سەردانکەران بۆ براندانە تر ئێمەش تەجروبەمان زۆرە لەگەڵ ئەو براندانە و دوایین هەوڵمان بەڵێن KFC و هاردیز بوو کە سوپاس بۆ خوا سەرکەوتنێکی باشی یان دەنگدانەوەیەکی باشی هەیە ئێستا لە سلێمانی و چاوەڕێ دەکەین ئینشەڵا لە ماوەی داهاتووش چەند براندێکی تریش بەڕێوەن ئینشەڵا دەبێتە هۆی بژانەوەی زیاتری کەرتی گەشتیاری و بازرگانی لە سلێمانی. باشە هیچ پامێکی ترت ماوە ئاماژی پێ بکەیت؟ سوپاسی بەڕاستی لایەنە پەیوەنددارەکانی حکوومەت بکەین بۆ با بڵێن ئەم پرۆژەی کە ئێستا جێبەجێمان کرد هەرێکە لە سەرۆکایەتی حکوومەت و فەرمانگە تایبەتەکانی سلێمانی وەکو وەبەرهێنان و شارەوانی و ژینگە و هەروەها چەند جێتێک تریش بەڕاستی ئەگەر ببورن ناوەکانم بیچوو بێ دەستی با بڵێن سەرچیان نەبوو لە سەرکەوتنی ئەم پرۆژەیە.
ناساندنی براند و کۆمپانیا گەورەکانی گیان بەڕووی هەرێمی کوردستاندا هێندی تر کاریگەری دەکاتە سەر گەشە سەندنی کردی ئابووری و گەشت و گوزار و دروستکردنی پردی پەیوەندی بەهێز لە نێوان وڵاتانی گیان و هەرێمی کوردستاندا. هاوکات هەردوو براندی گیانی KFC و هاردس لە سەرانسەری عێراق و هەرێمی کوردستان 41 لقی هەیە. 21 لقی لە عێراق و 21 لقیشی لە کوردستاندا هەیە.